بەداخەوە ڕۆژانە دەبیستین کەسانێک کە نەوەی موسڵمانن، دایک و باوکیان موسڵمانە، هاتوونە بە ناوی پێشکەوتنەوە، بە ناوی سەقافەتەوە، بە ناوی ڕۆشنبیریەوە دژایەتی بەرنامەی خوای پەروەردگار دەکەن، دژایەتی ئەو ئاینە پیرۆزە دەکەن کە خوا پێی ڕازیە. ئەوەی خوا پێی ڕازیە ئەو بێدینانە پێی ڕازی نین. بۆیە پێیان دەڵێن ئەی دوژمنانی دین، دوژمنانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەی دوژمنانی ئیسلام، دوژمنانی باڵاپۆشی و لەچک، پێتان دەڵێن سەرنجامی دژایەتیکردنی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سەرنجامی دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و دروشمە پیرۆزەکانی ئەم دینە زۆر تاڵ و بە ئازارە. چونکە ڕۆژێک دێت، ئەو ڕۆژە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی بێدین بێ، ئەو کەسەی منافق بێ، بە کرێگیراوی وڵاتە غەربیەکان بێت، وەکو ئەمڕۆ کۆمەڵی منافق پەیدا بوونە بە ناوی پێشکەوتنە و دژایەتی دینی خوا دەکەن، بەوانە دەڵێن بەو منافقە ئەڵقەلەگوێکان بە خزمەتکاری دوژمنانی ئەم دینە دەڵێن سەرنجامی ئەم دژایەتی ئێوە زۆر تاڵ دەبێت، زۆر دژوار دەبێ ئەو ڕۆژەی کە ڕۆحە پیسەکەتان دەمرێت. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی بێباوەڕ و فاجر و منافق کۆمەڵێک مەلایکە دابەزنە خوار و لە ئاسمان بە فەرمانی خوا بۆ ڕۆحکێشانی دوژمنانی دین سەرت دێ، ئەمڕۆ یا بەیانی خوا ئەو لوتە بەرزە دەشکێنێ، ئەمڕۆ یا بەیانی باجی هەموو بێدینەکانت دەدەی. ئەو ڕۆژەی کە مەلایکە بە فەرمانی خوا دێتە خوارەوە ڕۆحی تۆی بێدین بکێشێ، ئەزانی چیت بەسەرا دێ؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم کۆمەڵێک مەلایکە لە ئاسمانەوە دابەزن بۆ ڕۆحکێشانی ئینسانی بێدین و منافق و بەکرێی ژیرا و ئەڵقەلەگوێ، دەموچاویان زۆر ڕەشە، کفنێکی دۆزەخیان هێناوە بۆ تۆی مجرم. بە ئێمە دەڵێن کۆنەپەرست، باشە گاور پێش ئێمە هەبوونە، پێش ئیسلام هەبووە، تۆ بە کرێگیراوی گاورەکانی، بە کرێگیراوی جوولەکەکانی پێش ئیسلام هەبوونە، ئیسلام دوای گاور و جوولەکە و بوزی هاتووە. بۆچی ئێمە کۆنەپەرستین؟ دینەکەی ئێمە کۆنە یا دینەکەی ئێوە؟ بێگومان دینەکەی ئێمە تازەترە. کەواتە پێیان دەڵێن ئاگادار بن لە خوا بترسن و بگەڕێنەوە بۆ لای خوا، چونکە ئەو ڕۆژەی مەلایکە دەموچاو ڕەشەکان هاتن بۆ لاتان لە ئاسمانەوە دابەزین. ئەزانی چیت پێ دەڵێ؟ مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ، ڕۆژێک دێت بۆ لای ئێوە بە دڵنیاییەوە، هیچ مەجالێکی تیان نییە، هیچ بێدینێک ناتوانێت ئینکاری مردن بکە، هەر بڵێ قیامەت نییە کە مردی بۆت ئەسەلمی قیامەت هەیە. مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ دەڵێ أيتها النفس الخبيثة كانت في الجسد الخبيث اخرجي إلى سخط الله وغضبه، اخرجي ذميمة وأبشري بحميم وغساق. بيت الله لسر مرقا ملك الموت سلامي خوي لسر بي بيت الله درچو أي روح بيسك كلا العشيكي بيسا بوي درچو بولاي غضبي خوا، بۆلای تووڕەیی خوا دەرچۆ بە زەمکراوی و بە لۆمەکراوی بۆ ناو ئاگری دۆزەخ، بۆلای تووڕەیی خوا. بۆیە تۆی بێدین سەرنجامی مردنەکەت زۆر تاڵ دەبێت، زۆر بە ئازار دەبێت، چونکە مزگەینی جەهەنەمت پێدرێ. بێت ئەوترێ لە مەولا هەموو کاتێک خوا لە تۆ تووڕەیە، هەموو کاتێک لە ژێر عەزابی خوادا دەبی. بۆیە ئەمڕۆ بگەڕێرەوە بەلای خوا، هەتا ئێوارە دژایەتی دینی خوا بکەن، دینی خوا هەرسەر دەکەوێت. هەتا ئێوارە دژایەتی خوا بکەن، لە مڵکی خوا کەم ناکە، لە دەسەڵاتی خوا کەم ناکە، خۆتان زەرەر دەکەن و باجەکەی ئەدەن. بۆ بێدینانە دەڵێن دژایەتی خوا پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم، دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن، دژایەتی باڵاپۆشی دەکەن. ئێوە چۆن دەڵێن نەخێر بۆ لەچک و نەخێر بۆ باڵاپۆشی، ئێمەش دەڵێن نەخێر بۆ سافیرەیی، ئێمەش دەڵێن نەخێر بە دژایەتیکردنی دینی خوا.
ئێمەش نەخێرمان هەیە بۆ ئێوە، هەر ئێوە دەمتان درێژ نابێ، ئێمەش وەڵامتان نەدەینەوە. دیفاع لە دینی خوا دەکەین. خوای گەورە بە خزمەتکاری ئەو دینەمان قبوڵ کەش ئەو پەڕی شانازیە بۆ ئێمە، ئەو پەڕی سەربەرزیە. بەڵام ئێوە لە دنیا و قیامەت خوا زەلیلتانی کردووە، هەر کەسێک خوا ڕقی لێ بێ لە دنیا و قیامەت زەلیلە، ڕیسوا و سەرشۆڕە. بۆیە پێتان دەڵێین دژایەتیکردنی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تاڵە، زۆر بە ئازار دەبێ بۆ قیامەتان ئاگادار بن. بگەڕێنەوە بۆ لای ئەو خوایی کە دروستانی کردووە، شوێنی بەرنامەی خوا بکەون. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی کافر و منافق و فاجر و بە کرێگیراوی دوژمنانی ئەم دینە کاتی مردنی دی ئەو ڕۆحە پێش ئەوەی کە بمرێ ڕومزگەێنی جەهەنەمی پێدراوە. دەفەرمێ فتفرق في جسده فتفرق. ئەم ڕۆحە کە لە ناو لاشەی ئێمەدایە، هەموو لاشەمان بەهۆی ئەو ڕۆحە دەجوڵێتەوە بە ئیزنی خوا. بەڵام ئینسانی کافر و بێدین، دژە دینەکان، ملحیدەکان، بێدینەکان، ئەوانە کاتی مردنیان هات، مەلەک المەوت سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ڕۆحە پیسەکە وەرە دەرەوە بۆ لای غەزەبی خوا و تۆڕەی خوا. بۆیە دڵمان خۆشە هەر دژایەتی دینی خوا بکەن، بەخوا ڕۆژێک دێت پیایە چزێن، خراپ پیایە چزێن ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا. زەلیلە و ڕسوایی خۆتان بە چاوی خۆتان دەبینن. پێی دەڵێ مەلەک المەوت سەلامی خوای لەسەر بێ دەرچۆ ڕۆحە پیسەکە. ئەو ڕۆحە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم بەناو لاشەیە بڵاو بێتەوە، ڕائەکە لە هەموو دەمارەکان و ڕائەکە. ئەمجا پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم مەلەک المەوت ئەو ڕۆحەی ڕائەکێشێت چۆن خوریەک بێنە خوریەکی تەڕ، خوریەک تەڕ بکە، خوری مەڕێک. ئەمجا بی ئاڵێنە تەلەزیەکەوە، تەلێکی تەلەزیەکان هەیە زبرەکان، بی ئاڵێنە ئەو تەلەو بەس بە تەڕی ڕای بکێشە چۆن چی لێ دێت. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم لە هەموو لایەکە ڕۆحەکە ڕائەکە لە چووکە مزگەێنی جەهەنەمی پێدراوە، مزگەێنی تووڕەیی خوای پێدراوە. ئەو ڕۆحە دەرئەکرێ هەروەکو چۆن خوریەکی تەڕ بە تەلێکی زبرەوە تەلەزیەکەوە دابنێ و ڕای بکێشی بە چی حاڵەتێ دەرەچێ. بڕۆ تۆ بێ تەلەزی بێنە ئەو خوریە تەڕەی پێوە بە ئاڵێن دوای ڕای کێشە، بزانە چۆن دەرەچێت. ئەو ڕۆحە پیسەی بێدینەکان و ئەڵقەلەگوێکانیان بە کرێگیرا و خزمەتکارەکانیان ئابە و شێوە ڕۆحەکەیان دەردەچێ. دژایەتی دین بکەن، ڕۆژێک دێت ئەو ڕۆحەتان لە ناو لاشەتانە هەمووی پارچە پارچە دەبێت، هەمووی ڕادەکات. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم بۆنێکی پیسی لێ دێ ڕۆحەکەیان، پیسترین بۆن لەسەر زەویە کە بۆنی کەلاکە، لاشەیە. ڕۆحی ئەو ئینسانەی بێدینانە بۆنی ئەوەنە ناخۆشە، پیسترین بۆنی سەرزەوی بۆنی لاشەی بێدینەکانە، زۆر بۆنی ناخۆشە. کەواتە ئاگادار بن، بگەڕێنەوە لای خوا ئەمڕۆ. خوا سەمەدە، پێویستی بە ئێوە نییە، بەڵام ڕۆژێک دێت باجی هەموو تاوانەکانتان ئەدەن. ڕوو دەکەم ئەو کەسانی کە بێدینن، دژایەتی دینی خوا دەکەن، پێیان دەڵێن دژایەتیکردنی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلام، دژایەتیکردنی قورئان و فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرنجامەکەی زۆر تاڵە بێ، زۆر دژوار دەبێ، زۆر بە ئازار دەبێ. بۆیە ئەمڕۆ بگەڕێرەوە بەلای خوا، ئامۆژگاریت دەکەین. دڵنیا بە ڕۆژێک دێت ئەو ڕۆژە کە خوای گەورە دەفەرمێ کاتی مردنی ئینسانی کافر و زاڵم و بێدین هات، مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ، مەلایکەی ڕۆحکێشان، ئەمە ئاەتی قورئانە، يضربون وجوههم وأدبارهم، ئەدەنە دەم و چاویانە، ئەدەنە لاشەیانە، ئەدەنە پشتیانە، لێیان ئەدەن، بەس لەو بە بۆ کەس لێیان ئەدەن کاتی مردندا. دژایەتی دینی خوا دەکەی، دژایەتی لەچک دەکەی، دژایەتی باڵاپۆشی دەکەی، دژایەتی قورئان دەکەی، قورئان دەسووتێنی، لێی ئەدەن. لەم چەند ساڵی پێشووە لە یەکێ لە وڵاتەکان پیاوێکی بێدین دەمرد، پیاوێکی بێدین. کاتێک کە بردیان بۆ نەخۆشخانە، بۆ ئەمەی کە دەیبینی هەموو نەخۆشیێک کاتێک کە دەمرێ بە نەخۆشی بە تایبەتی دەیبەن فەحسی دەکەنەوەوانە، کاتێک کە بردیان تەماشایان کرد لاشەی
شوێنی لێدانێکی زۆری پێوەیە، لێدانێکی زۆر هەمووی شین بۆتەوە. کاتێککە فەحسی دەکەن دەڵێن ئەمە شوێن دەستی مرۆڤیش نییە، شوێنی شتێکیش نییە بە ئاسنێ بە شتێک لێی درابێ. ئەوەیە لە کاتی مردندا بە هەموو هێزی خۆیان لەو ئینسانە بێدی نادەن. دژایەتی دینی خوا دەکەی، پێش مردنت ئەبێ لێت بدرێ، دوای مردنیش ڕۆحە پیسەکەت بۆ ناو جەهەنەم، هەتایە دڵنیا بە لەژێر تووڕەیی خوادا دەبیت. کەواتە ئاگادار بن ئەی بێدینەکان، ڕۆژێک دێت ڕۆژی لێدانی ئێوە دەبێت، دوای مردنیشتان دوای لێدانەکەتان ڕۆژی عەزاب و ناڕەحەتی ئێوە دەبێ. بۆیە دڵخۆشین ئەوەی دژایەتی ئەم دینە خوا بکە ئەوە سەرنجامەکەیتی قڕ بە سەرتان بۆ قیامەتتان. ژیانێکی نەبڕاوەی پڕ لە مەینەت و ئازار و عەزاب بۆ ئێوە چاوەڕێیە ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا ئەمڕۆ. کەواتە بزانە خوای گەورە دەفەرمێت مەلایکان پێیان دەڵێن ذلك بأنهم اتبعوا ما أسخط الله وكرهوا رضوانه. ئێوە زانی بۆچی لێتان نەدرێ لەسەر مەرگا؟ چونکە ئێوە لە دنیادا ئەوەی خوا پێی ناخۆش بۆتان دەکرد، شتێکتان دەکرد کە خوا تووڕە دەکا، ڕقتان لەو بوو خوا لێتان ڕازی بێ. دەی مادەم ڕقتان لە ڕەزامەندی خوا بوو، ئەمڕۆ خوا زۆر ڕقی لە ئێوەیە، پێش مردنتان لەبێ لێدان بخۆن، دوای مردنیشتان بۆ ناو عەزابی خوا. جا بۆی هەر کەسێ ڕقی لە ڕەزامەندی خوا بێ، حەزی بە شتێک بێ کە خوا ڕقی لێتی، ئەوە سەرنجامەکەیتی، ئەبێ لێدان بخوا لە کاتی مردندا، ئەبێ بە بۆکس و بە زلە لی بدرێ، لە دەم و چاوی، لە پشتی، لە سەری، لە هەموو شوێنێکی. بۆی هەر دژایەتی دینی خوا بکەن، نەگەڕێنەوە سوێن بەخوا ئەمە دەبینن، هەمووی دەبینن. ئەو کەسانی کە دژایەتی دینی خوا دەکەن، دژایەتی خوا پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم، دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن، دژایەتی باڵاپۆشی و لەچک دەکەن، دژایەتی ئەم ئیسلامە مقەدەس و پیرۆزە دەکەن، پێیان دەڵێن سەرنجامی دژایەتیکردنەکەی ئێوە زۆر سەختە بێ، زۆر دژوار دەبێت، زۆر بە ئازار دەبێت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی کافر و منافق و فاجر و بێدین، ئەمانە زۆربەیان منافقن، زۆربەیان بێدینن، لەولاڵێ من مسلمانم، لەولاو دژایەتی دینی خوا دەکەم، ئەمە منافقی دەرەجەیەکە، هەشە بێ باوەڕی خۆی ڕاگەیاندەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ڕۆحە پیسە کاتێکە لە لاشە دەرەچێیە، لاشەی ئینسانێکی بێدین و دووڕوو منافق، کاتێکە ڕۆحەکە بەرزەکرێتەوە بۆ ئاسمان. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم بەلای هەر کۆمەڵە مەلایکەکە ئەم ڕۆحەتی ئەپەڕێ، ڕۆحێکی ناشرین بۆ گەن، بۆنی کردووە پیسترین بۆنی لێدێ. بەڵێ هەرچەندێ بۆنی خۆش لە خۆت بدەی، جلی مواسەفات لەبەر بکەی، دڵنیا بە بۆنەکەت، بۆنی ڕۆحەکەت پیسترین بۆنی لێدێ، بە پێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەلای هەر کۆمەڵە مەلایکە تێپەڕێ بۆ ئاسمانی دەبن، دەڵێن ئەمە ڕۆحی کێیە؟ ئەم ڕۆحە پیسە کێیە؟ ئەم ڕۆحە بۆگەنە کێیە؟ دەڵێن ئەمە فڵان کەسی کوڕی فڵان کەسە، فڵان کەسی کچی فڵان کەسە، لە دنیادا ڕقی لە چی ناوێک بوو بۆ ناوبانگی دەکرێت. ئێمە هەر کەسێک لە ئێمە لەوانەیە ناوێکە بێ حەزمان پێی نەبێ، لەوانەیە کەسێک بە ناوێ بانگماکە پێمان ناخۆش بێ. ئەو بێدینانە ڕقیان لە چی ناوێک بێ، بە چی ناوێت دڵیان سەغڵەت بێ، لە کاتی دوای مردنیان بەو ناوە پیسە بانگەکرێن، بۆی زیاتر خەفەت بخۆن، بۆی زیاتر خەم بخۆن، غەمبار بن. ناویان دەبرێ فڵان کەسی کوڕی فڵان کەس بە ناشرینترین ناو، فڵان کەسی کچی فڵان کەس بە ناشرینترین ناو کە پێی حەزی پێی نەبووە. ڕقی لە چی ناوێک بوو بۆ ناوبانگ دەکرێت. کەواتە ئاگادار بە کە مردی گەورەیەتی نامێنێ، دەسەڵات نامێنێ، ڕوتبە نامێنێ، پارە و پول نامێنێ، تەنها ناوێکی ناشرین دەمێنێتەوە، بەرزە بێتە بۆ ئاسمان، بەڵام ئاسمانیش قبوڵی ناکات. کەواتە تۆی بێدین ناوت هەرچی بێ، شەهادەی بەرزت هەبێ، ماڵ و سەرۆت و سامانی زۆرت هەبێ، لایکی زۆرت هەبێ، ناوبانگی زۆرت هەبێ، لە دوای مردنت هیچ حسابێکت بۆ ناکرێ، بە ناشرینترین شێوە ناوت دەبرێ و بانگت دەکرێ. کەواتە تۆ ئاگادار بە، تۆی بێدین دڵنیا بە سەرنجامی بێدینەکەت ئەدەی، ئەو ڕۆژێک کە بە ناشرینترین و بە خراپترین ناوبانگت دەکرێت.
یا ڕەبی خوایە هیدایەتی و بێدینانە بدەی ئەگەر ئەهلی هیدایەتن ئەگەر نەخوا لە ناویان بەری یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ببێدینەکان دەڵێن سەرنجامی دژایەتیکردنی دینی خوا، سەرنجامی دژایەتیکردنی ئەو بەرنامەی خوا لە قورئانی پیرۆزدا فەرزی کردووە لە سەر ئافرەت خۆی داپۆشێت، تۆ دەوێت دژایەتی بکەیت، نا بۆ لە چک، نا بۆ حیجاب، نا بۆ باڵەپۆشی، وا دەڵێی دڵنیابە خوای گەورەش دەفەرمێن نا بۆ بەهەشت بۆ تۆ، نەخێر بەهەشت بۆ تۆ نابێت. ئەو کاتێک کە ڕۆحە پیسەکە دەرەچێ بۆ ئاسمان بەرز بۆەوە، تۆی بێدین، تۆی منافق، تۆی بە کرێک گیراو، ئەو کاتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مەلایکەکان ڕۆحە پیسەکەیان پێ ڕۆحێکی بۆگەنی ناشرین دەیانەوێت دەرگای ئاسمانی یەکەم بکەنەوە داوای ئیزن دەکەن. طبعا ئاسمان بەپێی قورئان و حەدیث دەرگای هەیە، هەمووی دەرگایە، بەڵام دەرگاکان چۆن ئێمە نازانین. داوای ڕوخسەت دەکرێ، ئەو مەلایکانە ڕۆحی ئینسانێکی جەهەنمی و بێدینێک و ملحیدێک و منافقێکیان پێیە، داوا دەکەن ڕوخسەت هەیە بیبین بۆ ئاسمانەکانی تر، دەڵێن دەرگای ئاسمانت بۆ ناکرێتەوە، ڕۆحی ئینسانی بێدین پێشوازی لێ ناکرێ، ئینسانی ئیماندار ڕۆحی حەوت ئاسمانەکەش دەبڕێ، خوا لەو کەسانەمان بگێڕێ. بەس بێدین دەرگای یەکەمیشی بۆ ناکرێتەوە، ئاسمانی یەکەمیش، نەک حەوتەم. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە باوەڕیان بە دینی خوا نییە، دینی خوا بە درۆ دەخەنەوە، تەکەببور و خۆبەزرزانینیان هەیە و ئیسلامەتی ناکەن، لە کاتی مردنیانە ڕۆحەکەیان دەرگای ئاسمانی لێ ناکرێتەوە و ناڕۆنە بەهەشتیشەوە، هەتاکو حوشتر لە کونی دەرزیوە نەچێتەوە دیوە. تۆی بێدین دژایەتی دینی خوا دەکەی، بەخوا ڕۆژێک دێرە ناو جەهەنەمە ئاواتە خوازی خوا یەقمی ئاو بداتێ، هەتاکو حوشتر نەڕواتە کونی دەرزیەوە، مجریم و بێدین ناڕواتە بەهەشتەوە. حوشتر ڕاتە کونی دەرزیەوە، بڕاتە لە کونی دەرزێکەوە لێرە و بڕالۆ دیوە دەرچێ، شتی وا بێ حوشترێکی بەو گەورەی خۆ دەرزیە بۆ بچووکی خۆیە، ئەوە بەڵگەی لەسەر چی؟ ئینسانی بێدین بەهەشت نابینێ. ئەوەشی ئەڵقەلەجێ و خزمەتکاری بێدینەکان بێ و بەرنامەی ئەوان بڵاو کات و دژی ئیسلام بێ، هەمان حکمی هەیە، خوا نایخاتە بەهەشتەوە. ئەوە پاداشتی مجریمەکانە، ئەوە گەورەترین جەریمەیە کە ئینسان دژایەتی دینی خوا بکە، هەر دژایەتی دینی خوا بکەن، ڕۆژێک دێت خوای گەورە لە ناو جەهەنەما سەرشۆڕ و ڕسواتان دەکات. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت لە دنیادا بەهەشتێک هەیە، هەر کەسێک نەڕواتە ئەو بەهەشتەوە ناڕواتە بەهەشتی قیامەتەوە، ئەو بەهەشتش ئیمانە، ئیمان. ئەوان بەهەشتیان لە دنیادا مەحروم بوونە لێکە ئیمانەکەیە، مادەم لە دنیادا لە بەهەشتانین و ئیمانیان نییە، لە قیامەتش ناچنە بەهەشتەوە، بە هیچ جۆرێک بەهەشتیان بۆ نییە. الحەمدولله، خۆشی بۆ ئێمەیە، لە دنیادا گاڵتە بە ئێمە دەکەن، بە ئێمە دەڵێن دواکەوتوو، بە ئێمە دەڵێن نەفام و نەزان و گەمژە و بێعەقڵ دوولۆڕی بەڕێستان، بەڵام خۆیان وان، خۆیان بێئاگان، خۆیان نەفامن، خۆیان نەزانن، لەبەر چی؟ لەبەر ئەوەی خۆیان لە بەهەشتی خوا و لە ڕەزامەندی خوا مەحروم دەکەن. لە دنیادا ناچنە ئەو بەهەشتە خۆشە و بەهەشتی ئیمانە. بەڵێ ئەوەی دژایەتی دینی خوا بکە سەرنجامی قیامەتی زۆر سەختە. پێتان دەڵێن بێدینەکان، ملحیدەکان، دژایەتیکردنی دینی خوا هێڵی سوورە، دژایەتیکردنی ئەوەی کە خوا فەرزی کردووە لەسەر ئافرەتان باڵا پۆش بن و خۆیان داپۆشن هێڵی سوورە. ئەگەر دژایەتی بەردەوام بن دڵنیا بە عاقیبەتەکە و سەرنجامەکەی زۆر ترسناک دەبێت. بێگومان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئینسانێک کە بێدین بووە، ملحید بووە، منافق بە کرێک ژیراو بووە، فاجر و بێدین بووە، کاتێک کە لە ناو گۆڕەکەیدایە دوو مەلایکە دێن دای ئەنیشێنن، دەڵێن دینت چی بووە؟ دەربارەی خوای گەورە پرسیاری دەکەن پەروەردگارت کێیە؟ ئەڵێ نازانم، هیچ نازانێ، چکە لە دنیادا خوای نەناسیوە. دەربارەی
ئیسلام پرسیاری لێەکەن ئەڵێ نازانم دەربارەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە دنیادا دژایەتی دەکرد پرسیاری لێ دەکەن دەڵێ نازانم هەمووی دەڵێ نازانم لاڵ دەبێ تەنها ئیماندارە لە کاتی مردندا سەربەرزە تەنها ئیماندارە دەتوانێت جوابی مەلایکە بداتەوە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ خوا لەو کەسانەمان بگێڕێ هەر دەڵێ نازانم کێ پەروەردگارتە نازانم چونکە دژایەتی پەروەردگاری کردووە لە دنیادا دینت چی بووە نازانم دینی نەبووە چونکە لەسەر ئیسلام نەبووە نازانێت جواب داتەوە نازانێت پێغەمبەری خوای کێیە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە مەلایکێکی بۆ دەنێرێ هەر ئەو کاتێک کەوتی نازانم کێ خوامە و کێ دینمە و نازانم دەربارەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم هیچ نازانم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم مەلایکێکی بۆ دێن ئەم مەلایکەیە سەلامی خوای لەسەر بێ چەکوژێکی پێیە ئەو چەکوژە ئەگەر بدا لە شاخێکی بەرد ئەیکا بە خۆڵ شاخێکی بەرد سەخت یەک چەکوژێکی لێ بدە هەمووی دەبێتە خۆڵ بەرد نامێنێت تاوێر نامێنێت بەنا بەخوای گەورە ئەفەرمێ یەک دانەی بەوە لێ ئەدا هەرچی جنۆکە و غەیری جنۆکە و ئادەمیزات هەرچی بوونەوەرەیە هەمووی گوێی لە هاوار و شیوەنێتی نازانی دەبی خۆدەی عەزابی خوا بچێشە خۆتان حازرکەن بێ دینەکان بۆ ئەو چەکوژە بۆ ئەو گورزە دڵنیا بە لێتان دەدرێ ئەگەر نەگەڕێنەوە سوێن بەخوا بەردەوام لێتان دەدرێ خوا ئەو مەلایکەتان تەرخان دەکات بەس بۆی لێتاندا عەزابتاندا ئاگریش لە هەموو لایەکە بۆتان دێ وەکو فیرعون و دار و دەستەکەی کە خوا گەورە دەفەرمێ بەیانی ئێوارە ئاگریان بەسەرا دەگێڕین بۆیە سەرنجامەکەی سەختە بێ بگەڕێنەوە بۆ لای خوا ئەمڕۆ پێش ئەوەی کە زمانت لاڵ بێ لە ناو گۆڕدا کە لاڵ بووی هەتایە خۆشی نابینی لە خۆت بەنا بەخوای گەورە بە بێدینەکان دەڵێن دژایەتیکردنی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلام سەرنجامەکەی زۆر سەختە زۆر قورس و گرانە ئەو ڕۆژەی کە دەمریت قورس و گرانەکەی بۆ دەرئەکەوێ سوێن بەخوا تۆی بێدین ئەگەر گوێ لە قسەکانی ئێستەی من بێ کە قسەی خوا پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆت باسەکەم ئەو ڕۆژەی کە مردی ئەمانەت بیر ئەکەوێتەوە ئەو ڕۆژەی کە لەناو گۆڕدا بووی هەموویت بیر ئەکەوێتەوە فڵان کەس و فڵان کەس وایانوت ڕاستیان کرد خوای بمگەڕێنە بۆ دنیا بۆی دینداری بکەم تازە ڕۆشت تۆی بێدین کاتێ بمریت بگەڕێیتەوە بۆ دنیا هەزاری وەک من پێتان ناگات لە دینداریە چونکە ئەزانی قیامەت ڕاستە ئێستا گاڵتت پێ دێ فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون ڕۆژی قیامەت پێچەوانەیە مسلمانان و ئیمانداران و ئەهلی بەهەشت بە کافرەکان پێەکەن گاڵتەیان پێەکەن فڵان کەس دژایەتی دینی خوات کرد ئەمجا گاڵتەی پێ بکە پێ بکەنە ڕۆژان ڕۆژی لە دوایە ئەمڕۆ بە ئێمە دەڵێن نەفام بێدین لە ڕاستیە خۆتان بێدینن ئێمە دینمانە ئێمە خاوەنی دینێکی پاک و پیرۆزین ئێوە بێدینن ئێوە دواکەوتون ئێوە کۆنە پەرستن ئێوە شەمشەمە کوێرن نەک ئێمە کە مردن و ئێمەش مردین ئەو کاتە دەرئەکەوێکی ڕاستەکە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا لەبێ کەسانێکی بیدعەتچیە بوون دژایەتیان دەکرد ئەی فەرموو لە بینی ئێمە و بینی ئێوە دابا نوێژی جەنازە هەبێ نەفەری وا هەبووە زۆر عالمێک گەورە بووە دژایەتی ئیمامی ئەحمەد دەکرد کاتێک مر 6 نەفەر نوێژی لەسەری کرد 6 نەفەر دژایەتی ئیمامی ئەحمەد دەکرد ئیمامی ئەحمەدیش ملیۆنێ زیاتر خەڵک نوێژی لەسەری کرد ڕۆژی قیامەت ڕۆژی سەرکەوتنی ئیماندارانە ڕۆژی ڕسوایی و زەلیلی بێدینەکان و ملحیدەکان و منافقەکانە بۆیە پێتان دەڵین دژایەتی دینی خوا مەکەن چونکە ئەو کاتەی کە جوابی مەلایکەت پێ نەدرایەوە لە ناو گۆڕەکەتدا کێ دیفاع لە تۆکە ئەو بێدینەی کە لە دنیادا تۆی فێر بێدینی کرد کوا لەگەڵ تایە لە ناو گۆڕەکەتدا ناوەڵە ئەو ژنەی کە تۆی فەساد کرد بە ناوی ئازادیەوە لە ناو گۆڕەکەتدا لەگەڵ تۆدایە ناوەڵە بانگدەرێک لە ئاسمانەوە بانگ دەکات خوای گەورە دەفەرمێ عەبدەکەی من درۆی کرد درۆزنە بێدینە دەی مادەم ئەوەندە کەسێکی بێدین بوو نەیزانی چییە پەروەردگارێتی مادەم ئەوەندە بێدین بوو نەیزانی دینی چی دینێکە مادەم ئەوەندە بێدین بوو نەیزانی پێغەمبەری خوا کێیە صلی الله علیه وسلم دەی لە ناو گۆڕەکەیدا فەرشی ئاگری بۆ ڕاخەن
دەی جلوبەرگی ئاگری لەبەر بکەن، دەرگاشی لەناو ئاگری دۆزەخەوە بۆ بکەنەوە ڕێک مباشر ڕاستەوخۆ عەزابی جەهەنەم ببینێ، شوێنەکەی خۆی بەیانی ئێوارە پێشان بدەن، با بۆنی پیس و هەڵاوی دۆزەخیش بێ بەسەریدا ناو گۆڕەکەیدا و ژێریشی هەمووی ئاگر بێت. دژایەتی دینی خوا دەکەی بزانن ناو گۆڕدا ئێستا بە چەندەها ملیار ملحید و بێدین هەیە لە ناو ئاگردان و هاوار و شیوەن و واوەیلایەنە، سەرنجامی تۆی نەگبەتیش تۆی بەدبەختیش هەر ئەوەیە. دژایەتی دینی خوا مەکە. لە کۆتاییدا دەڵێم ئەو کەسانی کە بێدینن بگەڕێنەوە بۆ لای خوا، چونکە سەرنجامی دژایەتیکردنی دینی خوا، سەرنجامی دژایەتیکردنی باڵاپۆشی و ئیسلام سەرنجامەکەی زۆر تاڵە، زۆر دژوارە، زۆر بە ئازارە. ئەو کاتێککە لەناو گۆڕدای پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی کافر، منافق، فاجر، بێدینەکان یاخود ئەڵقەلەگوێکانیان لەناو گۆڕدایە لە عەزابدایە. کاتێک کە زانێ نەفەرێک دێ بۆ لای پیاوێک دێ بۆ لای، پیاوێکی ناشرین، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دەموچاوی زۆر ناشرینە، جلێکی زۆر ناشرین و ترسناکی لەبەردایە، بۆنێکی زۆر پیسی لێ دێ، دەڵێت مزگێنی بێ لە تۆ بەو شتێک کە پێت ناخۆشە، حەزت بەچی نییە مزگێنی ئەوەت لێ بێ، ئەڵێ تۆ کێی دەموچاوی شەڕە، شەڕی پێوەیە، تۆ کێی بۆ خاتری خوا دەموچاوت شەڕی لێبارێ، ئەڵێ من کردەوە خراپەکانی تۆم، من بێدینەکەی تۆم، من زوڵمەکەی تۆم، من غەشەکەی تۆم، من خیانەتەکەی تۆم، من ئەو تاوانانە کە تۆ لە دنیادا ئەنجامدا هەمووی بۆتە لاشەی سەر شێوەی مرۆڤێک و هاتۆ بۆ لای تۆ هەتا قیامەت لەگەڵ تابم، بۆیە دەڵێت جەزاکە الله شەڕەن، خوا پاداشتی شەڕت بداتەوە. کەواتە بێدینەکان بگەڕێنەوە لای خوا. ئێمە تەنها ئەوەی دەسەڵاتمان هەبێ ئاژاوی کێشە دروست ناکەین، ئەوەی دەسەڵاتمان هەبێ ئینکاری دەکەین، ئینکاری هەموو بێدینیەک دەکەین، ئینکاری هەموو کەسێک دەکەین دژایەتی و دینەی خوا بکە. مردن لە پێناو دینی خوادا، کوشتن لە پێناو دینی خوادا شانازیە، سەربەرزیە، خوا بە هەموو کەسێکی نادا. بۆیە پێتان دەڵێن بگەڕێنەوە بۆ لای خوا تەوبە بکەن، گاڵتەمان پێ بکەن، ڕۆژێک دێت دەڵێن بەخوا ڕاستیان کرد، هەر بڵێن گاڵتەمان پێ بکەن. ئێستا هیوای گوێ لێ بێڵێ سەیری گەڵێ بگەڕێنەوە بۆ لای خوا، دە ڕۆژێکە بێت دڵنیا بەگەیتە یەقین ئەڵێ خۆزگای بە قسەی فڵان کەس و فڵان کەسم کردایە، هەر بە قسەمان مەکە. خوا جەهەنمێکی داناوە بۆ ئێوە، پیرۆستان بێت، خوا بەهەشتیش بە ئێمە ببەخشێت، چونکە خۆمان بە خاوەنی ئەو دینە ئەزانین، شانازیشی پێوە دەکەین. خوای گەورە بە ڕەحمی خۆی پێمان ببەخشێت یا رب العالمین.